کاتتان باش خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی سێ کەسی جوانی شاری هەولێر سێ هاوڕێی تەمەن سێ کەس کە لە ناوەندی زۆزانەوە دەستیان پێکرد بەخێر بێن. مامۆستا زیرەک بینە سەر ناوەندی زۆزان یادەوەریەکانت. زۆر سپاس لە بۆ ڕخسانی و دەرفەتە خۆشحاڵم مای شانازێ لەگەڵ ئەو پۆلە هاوڕێ ئەو هەواڵ و برادرە خۆشەویستانێک و جەنابە داماژت پێدا. وەڵا زۆزان دوو شت بوو، دوو دامەزراوە بوو. دامەزراوەیە کە تێیدا فێری زانست و معریفە و نووسین و خوێندنەوە پەروەردە دەبووین. ناوەندێکی ترش کە ئێمە کردبوومانە ناوەندێکی سیاسی ڕوبەڕووبوونەوەی بەعس و مەترسیەکانی بەعس کە بەڕاستی ئازیزم کاروان ئازیزم کاگمەهدی جەنابی شدیسا هەروە کە پێشکەشکاریشی و هاوڕێ تەمەنیشمانی بەڕاستی زۆزان یەک لەو شوێنانە بوو کە لە هەولێر لە سەردەستی ئەو چوارەمان و کۆمەڵێک برادری تریش کە ئێستا ناتوانم ناویان بدەم لەبەرەوە دەترسێم یەکمان لەبیر بچێت و گلەیە بکەم. یعنی هەم فێری زانست و ڕۆشنبیری و پەروەردە دەبووین هەم تایدا کردومانە ناوەندێک لە بۆ چۆنیەتی ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی بەعاز لە هەموو ڕوویەکەوە. ئیدی ئەوەی کە ئێمە بەدەستمانەوە بوو ئەو کاتی بەڕاستی ئاڵ و گۆری بیڕوورابوو من بۆشم بێ مێژی دەیڵێم کە هەرسێکتان بۆ من جێگای متمانە بوون. من زۆر جار نەشرەی حیزباتی بەبێ جیاوازی نیشان ئێوەم دەدا قسەی دڵی خۆم لا ئێوە دەکرد و لە هەمان کاتیشدا کردبمانە مرکزێک بۆ لە هەولێرێکیش لە هەولێریش لە بەتایبەتی 1970 هەر جوڵەیەک لەو شارە بووبی خۆ پیشاندان ڕێ پێوان دژی بەعاز قوتابخانەی زۆزان لە ناو قوتابخانەی ئەو چا برادرەمان لە گەژمارەیەکی تری زۆری برادران کە من پێم وە لە 15 کەس تێدەپەڕێ داینەمۆ بووین. ئیتر باسکردن لە زۆزاری هەموو وردەکاریەکانی ڕنگ بێن بۆی کاتی و برادرانە و هاوڕێیانم نەخۆم زۆری دەوێ بەڕاست. بەڵێ مامۆستا سەیرەکە لەوەیدا بوو کاگمەدی زۆر نزیک بوو لە دایرێ من نزیک بوو. بەڵێ وانیا تو قسم لێ بکە زۆر نزیک بوو لە دایرێ من ینی هەبە پێجامەی هاتماندان نەگنەوە. یعنی ناخۆشترین دەقەکانی ڕۆیشتم بۆ قوتابخانە ئەوە بۆ ئەگەر بە پێ لە گەڕاجی بە حرکە هاتباینە قوتابخانەی سۆزان چونکە دەبێ بە پێش دایرەی ئەمندا دەرباز ببوون کە پێکەنین و سیرکردنیشی قەدەغە بوو. زۆر ناخۆش بووی دوام لەوانەیە بینە سەر بابەتە بەڵام باسی دایرەی ئەمنت کرد دەبێ دەبی باسی بکەمە لە یەکێک لە مزاهرەکان و کە محافظ هاتە قوتابخانە گوتی کێشەتان چییە؟ بەڵێ پەنجەرە ئێستاوانی هاوی دەمان بینی هەنجیش دەشی پەنجەرەکان شکابوون ئەوجا گوتی کێشەکە چیە؟ گوتی وەڵاهی خەڵک فەقیرە و ئەوانە لە دەشتێ دێن هیچیان نییە و گوتی وەرنە محافزە کە ڕۆیشتین ئەوانەی بە حرکە کۆمەڵە هاوڕێی زۆر خۆشەویست بوون هەمووشیان بەڕاستی بە باوەرێکی گەورەوە هەم دەیان خوێند و هەم مقاومەشیان دەکرد خەڵکی بە حرکە بوون پێکەوە چوینە محافزە یحیا محەممەد ڕەشید وابزانم ئەو وەختە محافزە یحیا جاف بەڵێ گوتی چتانە؟ گوتمان وڵا هیچمان نییە. گوتی ئەدی لێرە چ دەکەن؟ گوتم ئێوە گوتتان وارە نەخۆ ئێمە نەدەهاتین. زلەیەکی ناخۆشم لەوێ خوارد زۆر ناخۆش بوو بەڵام بە هەر حاڵ شانازیم پێوە دەکرد. دوایی گوتی بڕونە دایرەی ئەمن نەمانزانی بۆ دایرەی ئەمنە لای بانک جێی قۆنسڵیەی فەڕەنسی ئێستا لەوێ ئەوە بوو کە چوینەوێ ناخۆشترین شتەوە بوو دەیگوت دەبی مانگانە 1.25 دینار وەربگرن. ئێمەش سەیری یەکترمان کرد ئەگەر وەربگرین یعنی ئیمزا دەکەین ئێمە منتەسبی ئەمنین. گوتمان وڵای ئێمە پارەمان ناوێ گوتی ئەدی بۆ هاتۆ هاوار دەکەن بەخوا نازانین ئێمە بۆ هاتۆ هاوار دەکەین هەروە دەکەین. مهم گوتیان دەبی بچنە دائیرەکەی تر بەر دەرگای ئەنجومەنی وەزیران وابزانم بینایەت لەوێ بەڵێ ئێمەیان بردە ئەو زێرزەمینە چەند سەعاتێک لەوێ ماینەوە گوتی وەردەگرن یاننا. ئەگەر هەڵە نەبووم کابرایەکی باڵا کورد بوو زۆر قەڵەو بوو پێیان دەگوت ڕایت سلێمان شتێکی وا بوو ئێمەیان گەڕاندەوە گوتی وەردەگرن گوتم کاکە وەرناگرین هەموو بڕیارماندا لەبەر چی؟ بەڵام کە دوایی گوتیان هەر ئزنتان نادەین وەرگرینیان وەرنەگرین گوتمان وەرناگرین و لێرە دەمینینەوە هەموو پێکەوە بۆچی نەمانویست ناوی ئێمە بچتە ناو لیستی سجلی وەرگرتنی پارە لە باسیەکان. ئەمە هەم خۆشترین باوەری بیرەوەری بوو هەم هێزی باوەرێکی گەورە بوو لای مرۆڤ ئەو وەختە لە زۆزان. من سوپاسان دەکەم دەبی لەوە دەستم پێ کردبە
کێشەی گەورەی ئێمە ئەو ڕۆژە ئەوە بوو کە چۆن کورد بین کێشەیەکی ترمان نەبوو باوەڕ بکەین. کام حزب هەموو ڕەنگەکان تێکەڵ ببوون کێشەی گەورەی ئێمە ئەوە بوو چۆن کوردێکی باش بین چۆن باوەڕ بە یەکتر بکەین و باوەڕێکی گەورە هەبوو لەگەڵ هەموو هاوڕێیانمان. ئەمڕۆ شانازی بەو ڕۆژانەوە دەکەم هەموو ڕۆژێک ئەو شانازیانە دێنەوە یادم. کاکمان دەستخۆش ئەو ڕۆژانە ئەمەی گەیاندە ئەوڕۆ ئەو ماندیبوون و مقاومەت و ئەو بەرخودانە کامەران بە ئیجازەی برادەران شتێک هەیە ئەمڕۆ سبەینێ ئەو ڕۆژە بوو بە هیوای ئەمڕۆ دەژیاین. ڕاستە ئەمڕۆ ئەوە دوێنەیە بەڵام ئێستاش خەونەکانمان زۆر گەورەترن بۆ داهاتوو ئەوەی کە ئەو ڕۆژە خەونمان پێوە دەبینی ئیشمان بۆ دەکرد ئەمڕۆ بوو بۆیە دەبی شانازی بە خۆمان وەکەین سەرکەوتی بە هیوای گەیشتن بە خەونەکان دەچینە لای کاکاروان. سوپاس دەکەم سەرەتا سوپاسی بەڕێزت دەکەم ئەو دەرفەتت بۆ ئێمە ڕەخسان ئێمەت کۆ کردەوە سوپاسان دەکەم ئامادە بوو جەنابیشت هەر هاوڕێی تەمەنی جاگەر خۆت بە پێشکەشکاریش بەس هاوڕێیتم لەبەرەوێت توش لەگەڵمان بووی لە ناوەندی زۆزان. بەڕاستی کاک زیرەک وەسفێکی ناوەندی زۆزان کرد کە هەر مەگەر ئیزافەی بکەم سەری و ناوەندی زۆزان ئەو کاتە لە بۆ ئەمە ئەو سێ هاوڕێی تەمەنە بۆ ئێمە دەواازەیەک بوو کە لەو شوێنە چوینە ناو بواری سیاست و ژیانی سیاست و کوردایەتی. ئەمە لەو سەردەمەدا یعنی سەردەمێکی زۆر ناخۆش بوو لەبەرەوەی زروفێکی ناخۆش بوو بێئومیدیەک بوو پێشمەرگە دوور بوو لە ناو شار یەکتر ناسین و سقە بە یەکترکردن زۆر زەحمەت بوو. تۆش ئەگەر کە کاری سیاسی دەکەی و کاری ناوخۆی سیاسی و حزبی و ناوخۆ دەکەی پێویستیت بە ئەمنیەت و پێویستیت بە سیقە و پێویستیت بە ئەو هەیە. بەڵام زروفەکان وە ڕێککەوتە نەمە یەکترمان ناسین. من کاک مەهدیوانم یعنی بە چیرۆکێکی زۆر ئەگەر لەبیری بێ بە چیرۆکێک ئەوانم ناسیەوە بێڵێ ڕوخسەتیان ڕوخسەتیان بە کورتی و بە پوختی برێ. کاک مەهدی ئەوان بارزانین و لەو بارزانیانە بوون کە لە حملەی یەکەم گڵا گواسترا بوون. مەجموعەیەک بوون پێم وایە نزیکەی 8-9 کەس بوون. ممکنە ناوی لە بیر نییە سلااوڕێزم لە بۆیان هەیە کە ناوەکانیان ئێستا ناتوانین لە بیرکە وەکو پێمان دەگوێن زەماتی بەحرکەی ناوێری ناو بڵێن بۆ کەس لە بیر بۆی کەس دەبینە ئەوانە هاتن تەبەن گەنجن و تازە هاتوون و لە سەر شوێن و وڵاتی خۆیان لە شوێنی ناحەقیان نەبوو زۆر ئەوەیەک بوون ینی تا حدێک حەزەر بوو زۆر. منیش سوتفە پرسییم لەبەر لە هەجەکەیان زانیم ئەمانە دەزانم بەخۆم ئەفۆن خۆم خەڵکی بادینانم خەڵکی بامەڕدێن خەڵکی دۆکم زانیم ئەمانە لە شێوە زارەکەیان بارزانین هەوڵمدا خۆم نیان نزیکەمەوە زۆر بخۆم دەزانم چکە خۆم لە باو باپیرانمەوەی مە پارتین ئەست تەسەور دەکەم قەمیسەشی سپید لەبەرە فانتورەی ڕەسازی نەبوو چکە من دوایی چووم لە ماڵەوە و سەحبەتەم کرد هاتم خۆم لیان نزیک کردەوە و ئەمانە زۆر بە حەزەر بوون. سوتفەیەکێکیان کاک ئەحمەد گوتم کاکە ئێوە فلانەنە یەکەم جار ئینکا گوتیان ئێمە هاتوین خەڵکی بەحرکەین وتم کاکە ئێوە بەڵێ وتم ئێوە بارزانین ئێناچار لەزەکەیانە گوتی کاکە بەڵێ ئاباشە وەڵا گوتم کاکە من لە بارزانیەکان شەخصێک دەناسم ناوی فلان کەسە هاوڕێ بابا لە پێشمەرگە بوون لە شەستەکە لە 61ەوە هەتا ئەم ئەخیرە پێکەوە پێشمەرگە بوونە ناوی فلان کەسە باوکم ناوی فلان کەسە ئەمانە هەستێکیان تومەز ئەو کوڕی پێی دەڵێم فلان کەس دۆستی بابمە پێشمەرگە بۆ لەگەڵ بابم کوڕی ئەو کابرایە هەی سەدفە بوو ئەمان هەلوەستەیەکیان کرد دوای ڕۆژی پاشتر هاتنەوە گوتیان وەرە کاکە نازم چوو پرسی بوویان ناوی باوکی منیان پرسی بۆ محەممەد سینۆکیە چون پرسی بوویان ئەجا ئەو کاتە هاتن گوتیان کاکە وەرە ئێمە
لەکوێ هەلا کولی نەوت چیرۆکە زۆر خۆش بوو یعنی بەلای منەوە دایمەن لە تۆپانێش باش بوون ئەوان باش بوون لە ریاضەکان لە خۆی زۆر مشکل ئەوەیە کاک مەهدیوان ئەمە سەرەتا لەگەڵ کاک مەهدی برونسۆن یەکمان ناسی ئەمن نەمدەزانی بەڕاستی ئەوان بارزانینە یەکەم جار بەس هەستم دەکرد کاک مەهدی لە من دێتە پێش کە دەیزانی ئەمن ئۆپۆزیسیۆنم معارەزە مەقسە دەکەم ئەوەش لەبەرەوە ئەوانە مەجموعە وەکو کاکارۆن باسی کرد مەجموعە گەنج بوون بارزانی بوون کە سوکاریان ژیرا بوو دەترسان بڕام کە دائیم چاویان لەسەر دیواری مەکتەب بوو لە دواخوا کەنجین ئەمن و ئیستیخبارات دێن ئەوانش دەگرن زۆر دەترسان دوای وردەوە لە من هاتە پێش ئەمنی ناسی زانی ماڵمان لە گوندە و پێشمەرگە دەبین و وەڵحاصل ئیتر لێک بە دیار کەوتین لەگەڵ کاکاروانی زاهروە بەس لە دانیشتنێشی ئەوە کوردان ناتوانانی ئستا زۆر شتێ بڵێ شتێکەکە قەتعی دەکەم ببوورە ناوێکی تایبەتی هەبوو کاکزیرەک پێمان دەگوت مۆنتی کارلۆ چونکە کە دەهاتەوە لە گوند هەموو جارێ دەمگوت وەرە کاکزیرەک گوێز بایی هەنجیر چ تینەوە ئەخبارەکانی دەهێنا ئەخباری پێشمەرگەی دەهێنا لەوەرێ ڕ ئەگەر کاک مەهدی دوور بە دووری بانجی بزیاتر لەگەڵەوە تێکەڵ بووم لەگەڵ کاروان ڕاستە لەگەڵ کاکاروانی مەزموعە برادری زۆری تری بارزانیشم بەس ئەم زیاتر لەگەڵەوان تێکەڵ بوون هەموو جار کە لە گوندی داهاتمەوە جمعە و پێشەمان دەچوومەوە ئەوان نزیکتر بوون لە بەحرکە بوون کە داهاتمەوە دەیگوت چ هەیە دەگوت چت هینە ئەمیر دەمگوت وەڵای گوێزم هینە هەنجوینم هینایە دەگوتشتش زۆر باشە دوای بەشم بدا ئەدا دەچوینە پەنا دیواری دەمگوت ئەو وایە پێشمەرگە وای کردو و چالاشی کردەوەی ئەزە ناویان لێ نابوو مۆنتی کارلۆ ئەدا ئەوەش دەژم ڕۆژە گوتی زۆر لە برادری دیژە قسەیان پێگوتم گوتی کاک زیرەک ئەتو زۆرم خۆش دەی بە زۆر هەڵە پاسی قسەکەم هەر بەبین ناگوت گوتە تو دەگیرێ کێشەی من ئەوە نەبوو ئەو دەگیرێ کێشەی من ئەوە بوو منیش بەگرتن دەدا گوتیوە گوتیوە بەعسە دەگیرێت و بەفعلی تۆزەکەەوە بووم ینی زوڵە و دەزانی وەی لێ هاتبوو وەختێک ینی لۆ بینەرانی عزیز مەکتەبی زۆزان ئەوەی ئێستا نزیک ئەنجومەنی وەزیران و چایخانەی بایزیە ئێستا میدیای کچانە طبعا ناوەندی زۆزان زۆر ناسرا بوو بە هەستی کوردایەتی و زۆر لە دایرێ ئەمن و بازاری نێزیک بوو ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو دواتر حتى شهيدكماندا زۆزان نەبوو بەس لە حرەکەکەی لە کوردستان بوو یان ڕزگاری بوو سەڵ لە ڕزگاری بوو پێما شعرەکەشم بەبین ما ببوورە ئەو قوتابێ بوو سەر لە بیانی دەڕۆی لەگەڵ هاوڕێیەکانی هەمووی بەیەک دەنگ بە سەپڵە لێدان هاواریان دەکرد بژی کوردستان لە پێش چایخانی عبووی قاوەتی کارەسات لەوێ وا دێت و دەچی مەقسەدم لەوەی چ بوو دواتر کە ئەو بزاڤە پەرەی سند و خەڵکەکەی چاونە ترستر بوون حکومەت هەستا چی کرد هەستا زۆزانی کردە دوو بەشت کردە زۆزان و سەلاحەدین دواتر کردیە ناوەندی ئەمان لە ئامادەی بوون ئەمەی هەموو گواستەوە بۆ ئامادەی هەولێری کوڕان طبعا ئەو هەست و ئەو بزاڤی ناوەندی زۆزان پوکاوە چونکە کردیە سێ بەش ڕاستە وەڵام من حەگەر حەقی برادرانم نەخواردی کامەران لەگەر کاکاران و کاکمەدی تازە لە دەری پێش بینی ناوبەرنامەکەی باسمان دەکەن باشە بیلەوەی دەکەێت ئێمە لە قوتابخانەی زۆزان لە تەنیشت ئەنجومەنی وەزیران ئێستا کە سڵاح جەوهەر شەهید و ڕۆژی دوایی لە مزگەوتی ئێسکان تازیان لە بۆ دانا ئێمە لەوێن دەریوەڵە کاکمەدی دەڵێ کەمتر بووین بەڵام پێم ئەمە 56 کەس دەبووین لەوێن لەلای ئەنجومەنی وەزیران تا ئیسکان بژی هێزی پێشمەرگە سەدام نزیکی مەرگ ئاخر وەڵی ئەو قورس بوو کە چوینە مزگەفتەکەی دەستی بابی شەید سڵاح جەوهەرمان ماس کرد کە هاتینە دەرێ بەناو گەڕەکەکاندا بای ڕقی بۆی شەیدا ئیدر خەڵک بە گەڕمان کەوت هاتینە لا ئەو مەکتەبەکەن یاریگای هەولێر ئەو فکەی زەعیمیان پێدەگوت دا لێ مزاهرەکە گەورە بوو ئیدی ئەمن و ئیستیخبارات بەڵ خەڵک هاتوو لەوێ ئەو سیارەیەکی پۆلیسیش وەرگەڕایەتن یعنی لە هاتن بوو لە قەرەباڵغ بوو نەژدەی فەلکەکە نەژدە ڕەشەکە نەژە ڕەش و سپی بوو پێمە لەوێ وەرگەڕاویدی ئەنی ئەوە بوو جارێکتری زۆر ئەوە بوو ئەو ڕۆژێ کە ئەوە دەمیستەوە بڵێم کاک مەهدی کازیرەکی قەتعکرد پێی دەڵێ وەڵا خەریک بووە تو ئەوەمان دێ ینی بە فتارەتمان بدەی کاک مەهدی باسی خۆی ناکە ئەوە کاک مەهدی ئەوزا تو باس کەچکەوەکیت باسی خۆی ناکە
هینی مزاهرەیە طبعا مزاهرات ئەمە ئەوماندادەن یعنی هەمووی بەنامەی هەبوو ڕۆژی پێشتر بەنامەماندانە کەی دەڕۆین بەرنامە سازی دەکراوە چۆن دەڕۆین دەچینەکوێ لەگەڵەوە بینەران دەبزانم هەموو ئەو گروپە لە تەمەنەتی زۆر کەم بووە بەڵێ 14 و 15 و 16 بەڵێ ڕاستە ینی ممکنە ناتوانانی زۆر تەفاسیل ممکنە ماوەی بەرنامەکە کورد بێ ناتوانین ئەو تەفاسیلانە بدەین ئەمە ئەومان دانا و بەیانی دەچین و هاتین بەیانی هاتین سێدە هەموو تەبعینە کاک مەهدی جلێکی کوردی لەبەرە جەمەدانیەکی سۆری لە ملە پێم وایە ئەگەر خلاف نەبێ ینی ئەگەر ئەوە پێ هەڵدان گوتن نەبی یەکەم جار بوو جەمەدانی سۆر پاش شۆڕش پاش نسکۆی جەمەدانی سۆر لە ئەمن بیبینم و لە چ لە مزاهرە ئەمش گوتم کاک مەهدی لە ڕێی خوات و ئەو جەمەداری جەمەدانە سۆرت لۆ لە مرکرد ئەمە باخوامانە کەس نەمان ناسی و خواخوام مزاهرە بکەین و تاف بدەین و ئەوە بکەین و بڕۆین هەڵێن ڕاستی وا بوو یعنی ئینسان کامەران ئەمە بەڕاستی ئەو فترەیە ئەو برادرانە و تەم ئەمانە برادرانە دەتوانم بڵێم جەناب و کەسی دیکەشن ناویان لە بیرم دەتوانم بڵێن دەینەمۆی ئەو مزاهراتانە بوون لە ئەعدادی زۆزان جا ئەو فترەیە دەترساین هەڵبەتە دەترساین چونکە هەلەوە نەبوو دەترساین ملاحەقەمان بکرێت لە ماڵەوە عائلەکانمان تووشی عائلەکانمان تووشەوە وەنیە کاک مەهدی عەفوان بەڕاستی ئەمە کفنی خۆمان لە شەرەفمان دەترساین کفنی خۆمان لەسەری خۆمان ئاڵاندە بوو یعنی تو تەسەور کە لەو زەمەنەدا ئەو ئێمە گەنج بووین لە 16 و 17 و لەو بەینە بووین ئەمە تەحەدای ڕژێمی سەدام حوسێن بکەین لە ناوشار ڕسم بین نەخوارێ لە دەرگا نەزانەوە تۆ بەڕسمی دەگەت نەشرەمان بڵاو ڕسممان لە دیوار زۆرت پێم دەزانم بەس ئەوە بوو باسی خۆش بگەن یەکێک لە بیرەوەریە خۆشەکان لەگەڵ کاروان و کاروانیشی لەگەڵ بووە ئەمڕۆ بە بیری هینا کاروانی برات ڕۆژی نەوروز بوو گوتیان هات زۆر گەرم بوو گوتم ها گوتی حەفلەی نەورۆز دەکەی منیش گوتم چی دوای ئەوە گوتی دەیکەین تەواو حەفلەی نەورۆز دەکەین گوتم خەتەر نییە گوتی هەر دەیکەی منیش گوتم باشە من چ بکەم گوتی وەڵا دەمەوێت لە حەفلە قسە بکەیت لە ژوورێ چووینە ئەو قاعەی گەورە هەبوو کە لە دەرگادا هاتە ژوورێ چوومە لای مامۆستا نازم سوپاسی دەکەین گوتم ئەمە نەورۆز دەکەین سڵاو ڕێزمان هەیە سڵاو بۆ مامۆستا زۆر ئەزیەتی کێشە هەموو مامۆستاکانمان سڵاو ڕێزمان بۆ هەیە زۆر ئەزیەتان لەگەڵ ئێمە کێشە وەکو کاک زیرەک فەرمووی هەم فێریان کردین هەم تەحەمولی ئەو ترسەشیان دەکرد پێمان پارێزگاریان دەکردین ڕاستێکی چوومە لای مامۆستا گوتمان حەفلەی نەورۆز دەکەین گوتی کوڕم باش نییە گوتم هەر دەیکەین ئەوجە لە ژوورێ بکەینیان لە دەرێ گوتی مادەم هەر دەکەن لە ژوورێ بکەن ئەوجە خۆش بهات گوتی وتار بخوێنەوە گوتم من وتار ناخوێنمەوە دەمزانی زمانی من ناوەستێت دوایی گوتم شعرێک دەخوێنمەوە بەخۆ شعرەکە کوردم بەڵام بەبیرم نایێتەوە پێ بڵێ حەسرەت و دەردم مردم بەڵێ ئەوەم خوێندەوە دوای هات گوتی خۆزگە هەر قسەت کرد بە ئەمەیە زۆر خراپ بوو بەڵام تو باسی بابەتێکت کرد کە زۆر گرنگە دەبێ ئەمڕۆ ئێمە باسی بکەین هەموو ڕۆژێک دەبێ باسی ئەو بابەتە بکەین باوەرکەم سەرەتا دەمەوێت بڵێم تەنها زوزان نەبوو کە ئەم هەستە شۆڕش گێڕیەی پێ عەدادیەی ڕزگاری کوردستان هەولێر هەموو قوتابی خانەکانی هەولێر زۆر مەردانە بەڵێ هەتا ئەوانیش زۆر مردم بۆیە دەبی مافیان نەخۆین وەکو قوتابیەکانی زۆزان ئێمە فرسەتمان وەرگرتووە هاتووینەتە ئێرە بەڵام ئەوەی کە من دەمەوێتن باسی بکەم مافی عائیلەکانمانە لەسەر ئێمە بە تایبەتی دایکەکانمان باوەڕ بکەن هەبڵان ڕۆژێک لە ڕۆژان ئەوەندە لە خەمی خۆمدا نەبوومە ئەوەندەی لە خەمی دایکمدا بوومە چونکە دایکی پێشمەرگە بوو چەند کوڕی پێشمەرگە بوون دەمگوت ئەگەر منیش بگرن ئەزیەتی دەدەن ئەوە یان خەم دەخوالەوە ئێمە دەبێ ئێستا بیر لەوان بکەینەوە چه ئەزیەتێکیان لەگەڵ ئێمە کێشەوە هەمومان باوکێنیان ئەوە بووینە کە منداڵێکمان دەچیتە دەرێ شەوانە درەنگ دێتەوە چه هەستێکمان هەیە ئێمە
ئەو ئەزیەتەمان داوە بە ئەوان ئەو ڕۆژانە دەبێت لە بیری نەکەین. ئەمە یەکی. دووام من پێم وایە کە کامەران هەموو ڕۆژێک دەبێ ئەم بیرەوەریانە دووبارە بکەینەوە. گەنجەکانی ئەمڕۆ، مناڵەکانی ئەمڕۆ نازانن بە چ سەختیەکدا دەرباز بووینە هاتوونە، بە ناو چ جەهەنەمێکدا هاتووینە تا گەیشتوینەتە ئەم ئازادیە. هەرچیەک هەبێتن نابێتن لە بیر بکەین ڕابردوومان چەند خوێناوی و سەخت بووە. لە ماڵی داهاتێ دەڵێ بە تەمانە بووی بێەوە دەگەڕێەوە. ئەمە لە قسمی داخلی کە دەچوینە بە تەمانە بووین بینەوە بەڕاست. بەڵێ ئەمە شتێکێک کە دەبێتن دووبارە سەدبارە بکەینەوە، بیرەوەریەکانمان بنووسینەوە، بە بیری هەواڵانمان بینەوە. دەمەوێت تەنها باسی یەک لە هەواڵەکانمان بکەینە بە بیری خۆمان بینەوە پاش شەهید بوونی کاک سەڵاح ڕەحمەتی خوای لەبێ، کاک شەمال کە گیرا شەمال عادل بەڵێ کە هاتەوە برینەکانی زۆر قۆڵ بوون. بەڵام هەر هاانی ئێمەش شتێکی دەگوت کە چوینە پێشەوە لێمان پرسی گوتی لەبەر من نەبە لەبەر خۆتان کەمێک دوور کەونەوە، بەڵام نەترسێن هیچ نەبوو، برینەکان قۆڵم، بەڵام من هەر لەسەر پێی خۆم وەستاوم. کاک سالار مامە بووە بزانم پێی گوتی من حەزەکەم شەماڵ ئەگەر شتێک پێویست بۆت بکەم، گوتی هاوار بکە بۆم، هیچی ترم ناوێت، ئەمە هاوار بکە بۆم بۆ ئەوە بکە بڵێ بمرێ سەدام حوسێن. و ئەمە ئەو وەختە ئەگەر سەختترین شت بوو بۆ خەڵک لای تەلەبە وا بزانم تەمەنی ئێمە بوو یان باوەڕەکە بۆ وای لێ کرد بوو ئاسانترین شت بوو کاک زیرەک بە ئێمەی دەکرد ئەو وەختە بژی هێزی پێشمەرگە. وەڵا کاک کامەران چۆن بوو ئەمن بە زۆرێک لە زۆرەکان ڕاگادنیشم بڕێوە دەبردی ناو مەکتەب مەقسەد داهاتم دەنگ ئەوڕۆ ڕزگاری هەڵدەستی، ئەوڕۆ کوردستان هەڵدەستی، ئەوڕۆ فلان قوتابخانە هەڵدەستی دەیدەی بۆی لە ناو ئێمە جوڵەیەک دروست بی، ئەنی جوڵەیەک سیاسی دروست بی. باسی مامەستا نازم تاکرد ڕۆژێک مامەستا نازم بانجی کردم لە ئیدارە دەرکەی پێوەدا بەڕاستی ئێرەی گرتم کوڕتۆچی گرتی کوڕی خۆم گوتی کوڕی خۆمە تو لە گوند هاتی لێرە بخوێنی کوڕی ئەعدام دەکرێت و لۆ دەکەی. گوتم چم کردی گوتی چوو کردی گوتی ئەمە 2000 بەس بەخۆم دیتێنە شەر لە دیواریدایە ئێستا لە ژیان داوای مامەستا نازم گوتی جارەشی دیتیتم بردی لە پەنجەرەیدا. گوتم لە شوێن دەرگوتی لە شوێن دەرگوتیم بەو تەمەنەوە درۆ دەکەم. گوتم ناوەڵە درۆ لە دەستم دەرچوە لە چێشکەکەم کاک مادی سوالێک دوای زۆزان چ؟ دوای زۆزان بوومە قوتابی لە مووسڵ. بەڵێ من لە اقتصاد وەرگیرم، دەرەجەکەم باش بوو لە علمی چوومە اقتصاد، چونکە وابم دەزانی کە بچمە اقتصاد دەبمە سیاسی. تەواوم نەکرد خوێندن، بوومە پێشمەرگە. بەڵام لە فترەی پێش زوزان فترەیەک لە ژیانی مندا هەیە کە کەمەران بە ئیجازەی برادەران کاک زیرەکیش دەناسێتن یەکێک لەو هەواڵانەمان ساڵی 82 نەورۆز لە پێش ئادادیەی کوردستان بانکێک لەو لای ئادادیەی کوردستان بوو، هەواڵێکمان لەوێ نەشرەی لە دیوار دەدا، شەهید بوو، شەهید سەردار نەجم کۆیی بوو یادی بەخێر. و مامۆستا ڕەجەب ئەو شەوە گیرە. باش 6-7 مانگ مامۆستا ڕەجەب لە سجن دەرچوو، حکم بوو 20 ساڵ، دوای عەفوێک دەرچوو، دوایی دەرچوو لە سجن. فترەیەک هاتەوە هەموو پشتی شوێنی ئەشکەنجە بوو، نایلۆنیان لەسەر سووتاند بوو، ناو یەک لە هەواڵەکانی خۆی نەدا. مامۆستا کاکە سی چرکە هاوڕێتی مانلو باسکە بە سی چرکە کو وەسفی هاوڕێتیەکەتان دەکەن؟ هاوڕێتی حاڵەتێکە، ینی حاڵەتێکە دەتوانی بڵێ حاڵەتێکی ئینسانیە، حاڵەتێکی و لە زروفێک دروست دەبێ. بەڵام دیدی هاوڕێتی شەرنیەت و هەم ئەو پێستەی خۆی مانای خۆی پڕکاتەوە. هاوڕێتی هەیە بۆ فترەیەکە، بۆ ماوەیەکە، ماوەی خوێندنە، ماوەی کارە، ماوەیە. بەڵام هاوڕێتی وەکو هاوڕێی تەمەن تۆزێک ینی زەحمەتە و ینی هەندێک مقاوماتی خۆی دەسانە شتێک بڵێم هاوڕێتی ئەو ڕۆژانە ئەوەندە بەتامە. ئەم ڕۆژ من و کاک زیرەک لە یەک شوێنی شەکەین لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانی شەکەین، پەیوەندی ئێمە زۆر بەهێزترە لە هەموو پەیوەندیەکی تر، چونکە هاوڕێتیەکی سەخت دەرباز دەگەینێکدیمێژمان بەبیردێتەوەی جوان و خاوێن. بەڵام من دواشت ئەگەر ینی دەرچوون نەبێتەوە زۆر بە کورتی دەڵێم ڕەنگ بێ برادرانی شەوا بکەن و ئەگەر لێرە ئەمە لە هەموو دنیادا کە سیاسەتە بوو، حکومەتە بوو، سیستەمی حکومڕانیە بوو، ڕەخنەش دەبی گلەیش دەبی.
یعنی ئەمن بۆ خۆم بەش بە حاڵی خۆم شانازی بە مێژوی خۆمەوە دەکەم دڵنیام هەڤاڵان و هاوڕیانشم شانازی بە مێژوی خۆمانەوە دەکەین بۆ ئەوە ئیشمان کرد کە لە دوای ئەوەی کە بەعز نامێنێت و ئازادی بچەسپێ دیموکراتیت بچەسپێ مافی مرۆڤ بچەسپێ بە هیوادارم بە هەمومان بتوانین کوردستان بگەینینە کەناری ئارام مافی مرۆڤ و دیموکراسیت لە هەموو کاتێک پارێزراو بێ ژیان و گوزەرانی خەڵک دابین بێ بەیەکەوە ژیان و تەبایی لە نێوان هەموو جیاوازیەکان و حیزب و لایەنە سیاسیەکان بەردەوام لە لووتکەدا بێ. دەست خۆش مامۆستا یاڕەبی کوردستان هەر ئاوادان بێ و هەر ئێوە شاد بن و ئەوەندەش پێویستە بینەرانی عزیز بەر لەوەی کۆتایی باڵخەکە بینم لە کاتی ڕاپەڕینەکەش بەدەیان قوتابی ناوەندی زۆزان شەهید بووینە شەهید یاعقوب شەهید کامەران بەڵێ بەداخەوە ڕوانیان شاد بێ تەندروست بن.